بێگومان هەر کلینیکی عەلی وەکو یەکەم کلینیک لە سەرتاسەری عێراق هەر لە بیدایەتی لە سەرەتای دەستپێکردنی ڕوبەڕوونی ڤایرۆسی کۆرۆنا ئەم کلینیکە بە سەرپەرشتی بەڕێز بەڕێوەبەری گشتی تەندروستی سەمانی دامەزراوە بۆ پشکنینی و هاوڵاتیانەی کە گومانی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا نەکرن. ئێمە ڕۆژانە ساوی کە هاوڵاتیانەی سەردانمانەکەن زیاتر لە 600 هاوڵاتی ڕۆژانە سەردانی ئەم کلینیکاکەن. بەشێک لەم هاوڵاتیانە نەخۆشیەکان خۆشبەختانە تێپەڕانەوە یان بەمەبەستی دڵنیابوون ئەو هاوڵاتیانی کە ئێستا بەڕێستانی بینن لە چاوەڕوانیان بۆی پشنە ژوورەوانێ بۆی کە دڵنیابنەوانە کە نەخۆشیەکان تیاماوەیان تیان نەما کاتیان تێپەڕانەوە و دوو ئەو هاوڵاتیانی کە گومانیان هەیە لە هەبوونی ڤایرۆسەکە لە لەشیانە دەرکەوتنی چەند نیشانەیەکی پەتا کە جێگەی دەستخۆشی دڵخۆشیە کە ئێستا هاوڵاتیان لە کاتی هەبوونی نیشانەکانی پەتا ئەگەر پەتای وەرزیش بێت سەردانی ئەم کلینیکاکەن چکە ئەمە دەستپێشکی چارەسەرکردنی هاوڵاتیانەیە. بە گشتی دۆخی سلێمانی وەکو تەندروستی بەو شێوەیە ینی باڵێن جێگەی ئەوە نییە بڵێ زۆر مەترسیدار، بەڵام مەترسیدارتر ئەبێت ئەگەر هاوڵاتیان پابەندی ڕێنمای تەندروستیەکان نەبن. ینی ئەم نەخۆشیە بوونی هەیە لە شارەکانی تەنیشتمان لە وڵاتانی تەنیشتمان بیرتان نەچێ ئێمە هاوسنووری لەگە وڵاتی ئێران و تورکیایە و ڕۆژانە ڕێژەیەکی زۆر هاوڵاتی لێرە سەردانی ئێرانەکە یان لە پێچەوانەوانێ سەردانی هەرێمی کوردستانەکەن.